مود لە سلێمانی ئاوات بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکانی شاری سلێمانی بۆ بینەران بخەیتە ڕوو. بەڵێ بەیانی باش دیارە ئەمڕۆ جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان پاشکەمێکی تر کۆ بێتەوە لەسەر و بارودۆخەی کە لە ئێستا لە کوردستان ئاگوزارێت و هەروەها لەسەر دووخستنەوەی وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە تاوتوێەکەن و هاوکات لەگەڵ ئەم کۆبوونەوەیشدا تا ئێستا مانگرتن و گرتبوونەوەی مامۆستایان لە شاری سلێمانی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا بۆ سیانزەمین ڕۆژ لە سەریەک بەردەوامە هەرچەنە وا بڕیارە ئەمڕۆ بەڕێبەراتی گشتی پەروەردەی سلێمانی لەگەڵ سەرجەم بەڕێبەراتیەکانی خۆیدا کۆبێتەوە و داوا لە مامۆستایان بکەن کە مانگرتنەکان کۆتایی پێبێنن و بچنەوە هۆڵەکانی خوێندن ئەمە وەکو داوایەک ئاڕاستی مامۆستایانەکەن و پاشان چاوەڕوانی هەڵوێستی مامۆستایانەکەن کە ئاخۆ گرتبوونەوە ناڕزایەتی و مانگرتنەکانیان کۆتایی پێهێنن یاخود بەردەوامە بن هەرچەندە بە پێی بەشێک لە مامۆستایان ئەوان هەتاوەکو سەرجەم و چەفۆتاوەکانیان وەرنەگرن مانگرتنەکان کۆتایی پێناهێن و ناچنەوە هۆڵی خوێندن. ئەوە دوێنێ دوای کۆتای هاتنی مانگرتنەکان ڕێکخەری یەکێک لە ڕێکخەرانی خۆپیشاندانی مامۆستایان جامی ئۆتۆمبیلەکەی شکێنراوە کە بە پێی وتەی بەشێک لە مامۆستایەکان ئەمە وەکو فشارێک بەکارێت بۆ ئەوەی مامۆستایان مانگرتنەکان بشکێنن. ئەگەر من باسی ئامارێک بکەم کە لە چەند ڕۆژی ڕابردوودا و خۆپیشاندانانی لە شاری سلێمانی و دەوروبەری ڕوویدا بەپێی وتەبێژی پۆلیسی سلێمانی 120 پۆلیس لە خۆپیشاندانەکاندا بریندار بووە و 11 ئەفسەریشیان برینار بووە کە بەشێکیان تاوەکو ئێستا لە ژێر چاودێری پزیشکدان و بەشێک لە ئۆتۆمبیلەکانیشیان زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتووە. بەڵێ ئاوات مەحموود پایامێرمان لە سلێمانی لەگەڵمان بووی، سوپاس بۆ زانیاریەکان.